الشام أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير، مرة صبي، مرة مدير، مرة غني مرة فقير، مرة صبي. أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشات، يعطي مثل نبي قناعات. مرة غني، مرة فقير، مرة صبي، مرة مدير، مرة غني، very poor. مرة صبي، مدير يا سعد. أنا وسعد على الوعد في فلاشات. أيوة بكرة الوعد بعده وبعد وأحلى مصفات. وإحنا بعد على الوعد في فلاشات، يعطي مثل مع التحيات. مدام كورونا كام. تەواو دوای قسەت لەگە دەکەمەوە خەمت نەبێ. تۆیە گیانە کام. کچی هەپی پێرستەی چی دڵم وەستا دەی تەواو تەلاقم خواردەوە یەک دقەی تر لەو ماڵەوە بیبزانێت چی لێ دەکەم. یاڵە بڕۆ دەرەوە دای بڕۆ. ئای لە دەستە تۆش کوم تۆ کەی عاقڵ دەبی؟ چی بکەم ساعتجان نەمتوانی خۆم بگرم. دواتر ئەو منی زۆر ترسان پێت دەڵێم چەند جار پێم وتووە ئەو جوولە ئەنتیکانە لەگەڵ من نەکا. ئەو بەستە زمانە سورپرایزی بۆ کرد و یادی لە لایبوونی بۆت کردووە. یعنی کوڕم بەخوا زۆر هەڵێ پێ دەڵێم زۆر هەڵەش مەکە بەڵام سوودی نییە لەگەڵ تۆ. ساعتجان خەمم زیاتر مەکە من تەواو دەچم داوای لێبردنی لێ دەکەم و دەیگەڕێنمەوە. هیلال ئەوە تەلاقی دووەم بوو بزانە سێم گەڕانەوەی نییە کوڕە پێت دەڵێم. تەواو ساعت بەڵێم بێ تۆ بە هیوادارم کە قسەکەت ڕاست بێت. نەدا دەزانم کە من هەڵم بەرامبەرت کردووە وە بمبورە لە ڕاستیدا نازانم چۆن وشەی تەلاق هاتە سەر زمانم بە گیانی تۆ نازانم. بەڵام دەبێ بزانی ئەو بابەتە ئاسان نییە و ئەمە دووەم جارە تەلاقم بدەیت لەسەر شتێکی هیچ و بێمانە. تەواو بەڵێم بێ جاریشتر سوێن ناخۆ وە بۆ ئەوی نیاز پاچی خۆم بسەرمێنم من داوەتت دەکەم بۆ خواردنێکی ڕۆمانسی زۆر ڕۆمانسی پێکەوە دەبین. بەڕاستە باشە ئێستا دەڕۆ بۆ خۆم دەگۆڕم. ئافرین دەی بڕۆ جوانتری جلوبەرگ لەبەر بکە وە کەچکە خۆت دەربخە. بێگومان کاتژمێرێکی دەوێت داوا ئامادە دەبێت. گیانەکەم چی دەڵێ؟ جوانەوانە؟ گیانەکەم ئەوە چیا و ڕەنگە؟ تۆ پرسیار لە من دەکەی ئەوەی وەڵامەکەم چیە لە پێش بڕچێم؟ نەدا ئەم ڕەنگانە شومن دەزانی شومن. بۆچی گیانەکەم؟ ئەو ڕەنگە زۆر جوانە. وای ڕەنجی چاوتی هەیە ئەوە گۆرانی کاسم سایرە نەدا. بەڵام زۆر گران بەهایە. بۆچی من مەزادم داناوە؟ من حەقم چێ بە پارەکە وتم ئەو ڕەنگە حەزم لێ نییە و نامەوێتەوە. باشە دەڵێم دەچم لە بەری دەکەم و بۆی هێرای خۆت بگۆڕیت هاچی دەڵێ؟ تۆی کاریم لەگەڵ دەکەی ها؟ بە تەلاق بەگەر لەبەر بکەی لەو ماڵە نامینەی باشە؟ هیلال دەمم بە بڕی چێ ئای تۆ بەد نەکردکەی تر باسی تەلاق نەیەتە سەر زمانت کورە بەڵام بەخوا سوودی نیە لەگەڵ تۆ. هەوڵمدا کە زمانی خۆم بگرم سەعەدیان ئێوە سوپاسی خوا بکەن کە نەدای خێزانم ئیمکان نییە لە بابەتەکە دەزانن ئەگەر ئێستا کەسێکی تر بووە تەلاقم دابوو بە تەواوی. بابە زۆر کەسەیە وەکو تۆ سوێن دەخوات بەڵام ناگەن بە تەلاقی دووە تۆ سنوورت تێپەڕەنتی تۆ چوسانی عەبدولحەمید بۆ من حەزم لێیەتی هاوڕێیان من دەبێت بچمە دکتۆرێکی دەرونی لێم تێبگەن نامەیە هاوسەرەکەم لە دەست بدەم من زۆرم خۆش دەبێت. دای بە یارمەتیتان کاکەم من دەسمەوە ماڵەوە. دەی منیش دەڕۆم دیارێک دەکڕم بۆی خێزانەکەم ڕاستی بکەم. ئەی ئەوە چی دەکەی؟ تەلاقم لەسەر بێ پارەکەم دەدەم. های دەیوازی لێبێنن کەستان پارەکە نادەن من دەیدەم.
تۆ چیتە بە تەلاقم زگە لە من یەک کەس بۆی نیە لێرە پارە بدە کوردە بەسە مێشکوانت بەر نەکەوە بزانێ من ژنی تۆم تەلاق دەخۆی کورە بە تەلاق بن پارەکە دەدەم سەیرە خۆی یەک شێتمان هەبوو ئێستا بوونە دوو. من ئەمەوێ بزانم نەدا بۆچی ئارامی لەسەر ئەو بەڵایە گرتووە؟ دەزانی ئەگەر لە شوێنی ئەو بوومایە دەمێک بۆ خنکاند بووم. دێت خنکات سپاسی خواب کە بۆ ئەو نیعمەتەی لە بەردەمتە. کسێ تۆ چیتە ها؟ تۆ دەزانی کە هیلال زۆر هاوسەرەکەی خۆش دەوێت کاتێ دووەم تەلاقیدا زۆری نەما بۆ ببرێت تا بۆی بگەڕێتەوە. پێم بڵێ بزانم ئەگەر ئەوەندە خۆشی دەوێ بۆچی زمانی ناگرێ؟ چێت سوزانم ئەو هیلالە زمانی خۆی پێ ناگیرێ. بۆ منم خۆ من نییە. ئێستا ئەوە چێە کاتی پەیوەندیکردنت خوا؟ وەڵامی دەوە زۆر پەیوەندی بۆ دێ لە هەموو شوێنی وەڵامی چەندانان بدەمەوە. وەڵامی دەوە بزانین چیە و جارە دەی وەڵامی بدەرەوە وتم وەڵامی بدەرەوە. ئەوە هیلالە خوا بمان پارێزێ. ئەلۆ سعد چۆنی تەمەند درێژ بێ هیوان باشی تەبرام بۆ خاتی خوا سعد فریام کەوە. چیتە دەمشڕ بەخوا تووشی بەڵام بووم سعدیان بۆ خاتری خوا فریام بکەوە زووبە من 3000 تەلاقم خواردووە تەواو. چۆن؟ لا حول ولا قوة إلا بالله. پەنا بەخوا لە زمانت هیلال کردی ئەم جارەش هیلال کردی. ئەم جارە تەلاقی سێمی نەدای داوە. نەدا تەواو ڕۆیی تەلاقیدا؟ ئای نەدای بەستە زمان سێم تەلاقی دای؟ لا حول ولا قوة إلا بالله. کورە تۆ چی لە مێشکتدایە چیتە؟ بەخوا مێشکم پڕکایە بە تەلاقم سەعدیان نەمدەویست تەلاقی بدەم بەس بوو. دەمشڕ هێشتا دەڵێ بە تەلاقم دەگەرم زانم چ شتێک سوودی دەبێ بۆت. باوەڕم پێ بکە سەعدیان نەمتوانی زمانم بگرم زۆر هەوڵیشمدا بەڵام نازانم چۆن لە دەبم دەرچوو. نا لەسەر شتێکی هیچیش تەلاقمدا. بەخوا وتویانە خۆیەک گرتت بە شیری تەرکی ناکەی بە پیری تۆستە من لە خۆشت کرد و لەوژ نەبەستە زمانشت خوا بۆتی قەرەبوو بکە کوڕم تەواو. قەرەبووسی کاکە بۆ ڕووداوی هاتچۆن بەسەرهاتووە ساعت قوربانت بم شتێکم بۆ بکە دەڵێم شتەکەمم تەلاق داوە بابا. هەتیو دەتەوێت چیت پێ بڵم چیت پێ بڵێم کوڕە هیلالەوە سێم جارە تەلاقی دەدەی یعنی تەواو بای یعنی ناتوانانی بیگەڕێنیتەوە. ئەو تۆ بەڕاستە چۆن ناتوانم بیگەڕێنمەوە ماڵەکە ماوەی بەناوی ئەوە. نانانانان من باوەڕ ناکەم چۆن ئەوێ تەلاقت دا و هەموو شتێکیشی بەناو کردووی. سەیرە من لە جیاتی ئەو بوومایە هەر قسەیەک بەر لەوەی بم کردایە جوان بیرم لێ کردەوە. بابەتەکە بابەتی پارە نییە بابەتەکەوێ من هیلالم زۆر خۆش دەوێ و لە ڕاستیدا ژیانم نایە بەبێ ئەو. خۆشەویستیت بە فیڕۆچێ دەی کێشەن یەکیانەکەم تۆ خەم مەخۆ هەموو کێشەیەک چارەسەرێکی هەیە وە دواتر ڕاستە تۆ هیلالە لە دەستدا بەڵام پارەکەی دەستکەوت. لە ڕاستیدا سەعید ئەو هاوڕێیات شێتە وە مێشکی نییە چۆن هەموو شتێکی بەناوی هاوسەرەکەی دەکات وە هەروەها 24 کاتژمێریش وشەی تەلاق لەسەر زمانی لا ناچێ. بە تەلاقم ئای مەریەم خۆت دەزانێ و هیلالە مناڵی نییە و ئەو نەداش خۆشی دەوێت ئەی چی بکات. مادام وایە بۆچی وای لە تەمەنی خۆی کرد؟ سوزانم بۆچی وا دەکا من پێ دەڵێم مێشکی ئەو لە مەست دروست کراوە بەڵام ئەو نایەوێت کە براکانی بەشدار بن لەگەڵی ئەوە کێشەی سەرەکی هیلالە. ڕاستیدا ئەو هاوڕێیەت هیلال شایانی هەموو شتێکە و من ئەمەوێ بزانم چۆن ئەو کێشەیە چارەسەرەکات و چۆنیش لێی دەرەچێ. ئای بەستە زمانە بەخوا مسکم بۆی دەسووتێ ئەگەر سەیری ڕوخساری دەکەی مردووە لە خەمان وازی لێ بێنە کێشەکە لە لای منە. بەخوا و تێڕوانی نەمەترسیدارە خوا بمان پارێزێت. ئەوە ڕای منە و بڕیاری سەرەتا و کۆتایی هی تۆیە. تۆ چی دەڵێی مەریەم؟ دەتەوێت من دوای هیلال هاوسەرگیری بکەم؟ تۆ چیتە؟ هیلال ئیتر تەلاقی دای و هاوسەرت نییە و هیلال ئێستا هی تۆ نییە. بەخوا سرم سوڕمە چۆن شتی وا دەبێت چۆن؟ گیانەکەم من چارەسەرم پێدوت خۆشت باشتر دەزانی نابێ بۆ جاری چوارەم بۆ لای هیلال بگەڕێیتەوە
تا ئەو کاتەی کە هاوسەرگیری دەکەیەوە. چی دەڵێ؟ گورە تۆ چی دەڵێ؟ ژنەکەم چیان سەرگیری بکە ئەو تۆ چی دەڵێ؟ تۆ بەس لێم تێبگە براکەم خۆت بڕۆزاوایەکی بۆ بدۆزەرەوە. نا هێستا بڕۆ مێردیشی بۆ بدۆزەوە. چی دەڵێ؟ ناتەوێت لە پێشان ئاهەنگ و سەماس بکەم. براکەم کوڕە هیلال من لەسەر کێشەیەکم بۆ چارەسەرێک دەگەڕێم یەکێکە ئاوسەرگیری بکە ڕۆژی دووەم تەلاقی بدە ئەوە کێشەی ئەوەندە ئاسان نابێت. چی بڵێم تاسە دەبێ بزمارەکە بە تەختی سەرم کەوێ بە تەلاقم شایەنمە ئەوەی بەسەرم دێ. بەخوا نازانم چۆن لەسەر ئەو بابەتە من ڕازی بووم. دای واز لەو بابەتە بهێنە بزانە ئێمەش پێویستەوە بکەین بەڵام تەواو تۆ یەک قسەیتر لە دەمت نەیەتە دەرەوە باشە تەواو بڕایەوە بێدەنگ بەو دەمت داخە. فەرموو ژمارەیەک فەرموو. سلام عليكم. عليكم السلام بخير بيه. من ناوم عليه بژی تمن درێژبی وتەمەنم 45 ساڵە وەلە ئێستادا سینگڵم بەڵام سێ جار هاوسەرگیریم کردووە. نانانە من نامە ژیانی نەدا بخەمە مەترسێەوە. نەدا تۆ چیڵی؟ بێگومان نا پرسیاری ناوێ ڕەت کرایەوە بەڵێ ڕەت کرایەوە. کوڕم تەواو ئارامەوە وچیتە پێش بڕکە کاری ژمارە دوو ئەرێ دوو. ماشاءالله. نابێ ڕەت کرایەوە وچیتە ڕەت کرایەوە. دوای ئەو چی بکەم؟ دوای ئەو درێژی چەندە؟ ئینشاڵڵا بەدوای ژن نەگەڕیت؟ ئینشاڵڵا چێشت چەندە؟ ئینشاڵڵا بڕۆ دەرەوە دەینێ بڕۆ دەرەوە. ئینشاڵڵا. سلام عليكم. عليكم السلام. تۆ بووکەکەی؟ پرسیاری ناوێ ڕەتی دەکەی وانە ڕەت کرایەوە. ئەو چلاشەیەکە. ئەی ئەوە چیا و ماسوولکانە جیم لەوێ بڕۆ دەی سعد بەڵێ هەستا نامێ بتبینم بڕۆ دەرەوە نامێ بتبینم من هەڵەبم کە گوێم بۆ تۆ کرد لێرە لە بەرچاو مەمێنا هەسا نا من هەڵم کەوازم لە کاری خۆم هێناوە هاتووم لە دوای هاوسەرێک بۆ ژنەکەت دەگەڕم های گەمژە. بینید ئەو بیرۆکێتی چارەسەرشی باش نەبوو؟ بینید هیلال چی لێ کردین؟ من چۆن ڕازی بووم نازانم. ئەڵێم ئێستا واز لەوە بێنە کە هیلال چی کردووە. تۆ مادام ئەتەوێت کە یارمەتی هیلال بدەی بۆچی نەدا ناخوازی و تۆ کارەکەی چارەسەر بکەی؟ مەریەم تۆ چیتە مێشکت چێتی ها؟ من هاوسەرگیری لەگەڵ ژنی هاوڕەکەی خۆ بکەم؟ گیانەکەم ئارام بەرەوە تۆ ئاوا هاوسەرگیری لەگەڵ دەکەی بەڕاستی نا تەنها لەسەر کاغەز دوای 2 ڕۆژ دەبێت تەلاقی بدەیت. تۆ کرم کەوتۆتە ناو مێشکتەوە ها چی تێدایە؟ لە ڕاستیدا نەدا ئەو زۆر خەمی خواردووە بەمە وە هیلال و نەدا زۆر یەکتریان خۆش دەوێ و من و تۆش دەبێ یارمەتیان بدەین و لەگەڵیان بوەستین. کچێ مەریەم باشە وتمان هیلال ڕازی بوو نەدا مەحاڵە ڕازی بێت. نا تۆ تەنها خەمی هیلالت بێ و نەداش بۆ من جێبهێڵە. من هاوسەرگیری لەگەڵ نەدا بکەم. گورەوە چی دەبیستم لە تۆ وەرە پێ بڵێ تۆ چی دەڵێ؟ نامەریەم ئەم جارە مێشکت شتێکی بەسەراتوە دەتەوێت شوو بە مێردەکەی تۆ بکەم. بۆچی تووڕە بووی؟ خۆی دەبێ من تووڕە بم نەک تۆ. من ڕازی بووم بۆ ئەوەی تۆ دڵت خۆش بێ جا ئەوە چه هاوڕێیەتیەکە ئەگەر بەوە ڕازی بووین بە تایبەت بەوەی کە لە هەڵبژاردننی مێردەکە شکستت هێنا وتم با سەعد تۆ بخوازێ هیچ نەبێ پیاوەکەت دەناسێ و ئیتر زوڵمی شت لێ ناکات. بۆچی ئیتر تۆ وا دەزانی کە من مەوە ڕازی دەبم هیلال ئەوەی من دەمەوێت ئەوەیە کە تەنها ژنەکەت بۆت بگەڕێتەوە و هەر ئەوەندا دواتر تەنها ئەوە هەمووی لەسەر کاغەزە هەمووی کاغەزە. چی لەسەر کاغەزە؟ وەرە جێم لێ بگرە بە تەلاقم من باوەڕ بەوە ناکەم کەەوەی بەسەر مندا تێدەپەڕێ. بەخوا دەزانم کە لەگەڵ می و دەتەوێت یارمەتیم بدەی و ئەو چاکێت لەبیر ناکەم بەڵام باوەڕ ناکەم کە سەعد ببێتە مێردی من. بۆچی سەعد چیەتی لە چی کەمە؟ باڵای هەیە لاشەیەکی جوان و کەشخە و خوڕەوشت و چاوەڕەنگا و ڕەنگەکانی دواترەوە تۆ چیتە پێم بڵێ تەنها لەسەر کاغەز هاوسەرگیریەکە دەکەن 2 ڕۆژە و تەلاق دەدا و دەگەڕێیتەوە بۆ خۆشەویستەکەت. سەعد یانی تۆ دەبیتە هاوسەری هاوسەرەکەم وە من دەب بە ئاوەزاوت؟ بەڵێ یاخوا پیرۆزت بێ. ئەوە چیتە مەریەم چی دەکەی؟ لە گەڕێک ئابرۆت بردم دواتر پیرۆزە لەسەر پیرۆزبایی هاوسەرگیریت لێ دەکەم لە هاوسەرەکە. مەریەم جانەکەم خۆ دەزانی ئەوە بەدڵی من نییە
و بەیانی تەلاق دەدرێمەوە دواتر ئەوە هەموو یانەکەم ئەگەر ویستت لەژێر سێبەری ئەو بی بۆ 1 ساڵیش من کێشەم نییە ئاسوودەی خۆت وەرگرە. ناجیانەکەم با مێردەکەت بۆ خۆت بێ و بەیانی تەلاقم دەدا کاتێک کاتەکەم تەواو بوو دەگەڕێمەوە لای هاوسەرەکەم. بەڵام نزا بکە کە ئیتر باسی ئەو سوێندە و تەلاقە تەواو بێ. ئەم جارە چارەسەرمان بۆتان دۆزیەوە جاری داهاتوو نازانین چی بکەین. ئای خوایە ئای خوایە ئای خوایە یا الله لەمەد بۆ دابنێ کەمێک کەمێک بەخوا چەوریشم زۆر الله چەند خۆشە خواردنەکە الله ئەوە چه هاوسەرگیریەکە چه هاوسەرگیریەکە هاجیانەکەم چی دەڵێ بۆ ئەو جلە جوانەوانیە؟ ئای خوایە ئەو ڕەنگەت زۆر لێ دێن وە بەڕەنگی چاوم دەچێ؟ ئای خوایە زۆری پێچ و سەعەت ئێستا دەبێت تۆ تەلاقی بدەیت. ئەوە چێ پەیوەندی دەکات؟ هیلالە؟ هیلالە 1 هەفتەیە پەیوەندی دەکات دەیەوێنەدا تەلاق بدەم نازانم تۆ چیتە چی لەم مێشکەتدا تێناگەم خۆی دەبێت تۆ ئەزانی چییە تۆ دەبێت لە هەموو کە زیاتر پەلەی تەلاقت هەبێت. کوڕە سەعەد گیانەکەم ئەمەوێ زۆر باش مێشکت بکەیتەوە وا بزانە تۆ ئەوەی لەگەڵ هیلالت کرد مەحاڵە کەسێکی تر بیکات ڕاستە یان هەڵەیە؟ ڕاستە تەواو بەم بۆنەیەوە دەبێت تۆ قەرەبوو وەرگری بۆ ئەوەی کردت. باشە بەڵام من تێنەگەیشتم. یانی تۆ ئەبێ بە خۆڕایی نەدا تەلاق نەدەی با هیلال چەند ملیۆنێکت پێ بدا دوای ئەوە تەلاقی بدە. ئێستا بابەتەکەم وەرگرت منیش دەڵێم بۆچی ئەوەندە دڵی باش بۆ لەگەڵ نەدا و هیلال ئێستا پلانت بۆ ئەوە داناوە ها؟ ئەڵێم لەگەڵم درێژەی پێمەدا ئەچیتە لای هیلال و پێی ئەڵێ تەلاق نییە تەنها ئەگەر 3 ملیۆنم پێ بدەی. 3 ملیۆن؟ تۆ چی دەڵێ؟ 3 ملیۆن بە 1 جار بۆچی شتیوانە بێ؟ بەخوا بەدڵی خۆت ئەوەی لام بووتم ئەگەر دەتەوێت تەلاقی بدەم پارە بدە ئەگەر نابووچی بۆچی 3,000 تەلاقتدا بۆچی لەبەرچی بۆچی وا دەزانی تەلاق یاریە ناکوڕم نا تۆ کوڕم ئەوە بزانە من هیچ کێشەیەکم نییە کە نەدام لا بێ گورەوە چێ دەبیستم سەعەت دەتەوێت ئێستا بێ بە هەردوو چاو دەربێنم باسی نەدامەهێنە سەر زمانت باشە تەواو دایدەم پارەک چی بکەم گرنگتریشتەوەی نەدام بۆ بگەڕێنیتەوە تکات لێ دەکەم. ئەی چارەسەر چییە مەریەم من چی بکەم؟ باوەڕم پێ بکە من باش سەعەت دەناسم کەسێکی زۆر باشە بەڵام باوەڕ دەکەی سەیرم پێهات بەو پلانەی شۆک بووم تەلاقت نادا هەتا ئەگەر هەموو سامانەکەی بەناو نەکەی. بەڵام ئەوە سامانی من نییە هیلالە من دەزانم هەستت پێەکەم وە دەمەوێت یارمەتیت بدەم باشە بیرۆکەیەکم هەیە بەڵام دەترسم بەدڵت نەبێ. دەی خێرا بێڵێ دەی
ئەگەر ئەتەوێ سەعد تۆ تەلاق بدا ئەبێ هەموو سامانەکەت بە ناوی کەسێکی تر بکەیت و بەو ڕێگایە ئیتر ئاوا هیچ دام پێدانانێک نامێنێ وە سەعد ڕێک تەلاق دەدەڕین. ئەفەرین مەریەم، بەڵام بە ناوی چێوەی بکەم؟ خۆ دەزانی کەسم نییە. مەریەم چی دەڵێی بۆ هیلالی بگەڕێنمەوە؟ چی دەڵێ؟ کچێ ئەوە تۆ چیتە؟ تۆ چیتەوە شێت بووی؟ هەر خۆی هیلال ئەیەوێ بۆ پارەکە تۆ بگەڕێنێتەوە وە دواتر لە بیری نەکەی 24 کاتژمێر وشەی تەلاق لەسەر زمانیەتی بیر لە کەسێ بکەرەوە کە متمانەی پێ بکەی. کێ یەکەم کەسە هەرکە تووشی کێشە بووی دێتە بەردەمت؟ ئەوەی لە مێشکتە کەسێک کە پشت و پەنات بێ و وە دەبێ متمانەی پێ بکەی بە باشی بیر بکەرەوە گیانەکەم و منیش لەگەڵ تۆ بیر دەکەمەوە دەبیر بکەرەوە. مەریەم چی دەڵێی بە ناوی تۆی بکەم ها؟ من؟ ئێ بەڵێ نانەدا ئەوە تۆ چی دەڵێی؟ نانانانانانانە تکە مەریەم لە بەردڵی من نانەدا مەم خەرە ناو بەرپرسیارەتێکەوە من کەس ناناسم لە تۆ باشتر بێت. نەدا تۆ لەو قسەیە دەیکەی دڵنیای؟ بەڵێ دڵنیام. دڵنیای؟ دڵنیام. بیر دەکەمەوە وەڵامت دەدەمەوە. جانەکەم مەریەم. خوا لە ناو دەمت بدا سعد بزانە چاو برسەتیت بە چی گەیاندی ئەوە کۆتایەکەت بوو. خەمەم زیاتر مەکە منیش وەکو تۆ قوربانیەکەم من لە خەم خەریکە دەبرم هیلال خەریکە دەبرم مەریەم پارەکەی بردمەوە هەلی خەڵەتاندم و هەمووی هۆکارەکەشی تۆ بووی. ئەگەر تۆ بۆ سێم زار نەدا تەلاق نەدا بە ئاواش بەسەر من و تۆش نەدەهات. بە تەلاقم تۆ کەم تەرخەم نەبووی دەڵێم کەی تەواو دەبێ کەی نەدا تەلاق دەدەین دەڵێم پارەکەم ڕۆی باش نەکەسم ئاوا نەڕوا. هیلال دەتوانم ئەم شەولات بمێنمەوە. بۆچی ئەی ماڵی خۆت؟ بە ناوی مەریەمم کرد. بە تەلاقم تۆ گەمشەی. ساعد ئەوە مەریەمە لەگەڵ کوڕە کەشخەکە؟ مەریەم پارەکەم مەریەم پارەکەم دەوێ مەریەم پارەکەم دەوێ. بە کاشەتەوەیان بەکار نا بەکار. کوڕە هیلال ئەو ڕەنگە چۆنە؟ ئەو ڕەنگە زۆر جوانە بۆت وە بە ڕەنگی چاوم دەچێت. أنا وسعد على الوعد في فلاشة أعطي مثل وفي مثل نبي قناعات. أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل نبي قناعات. مرة غني مرة فقير مرة صبي مرة مدير مرة غني مرة فقير مرة صبي أنا المدير. أنا وسعد على الوعد في فلاشة يعطي مثل